ئەمە بە ناوی تۆ خوددایە چی بێ ئەمە پیت و پێزی نایە سەردێری پەڕی ئەوین پەرستان جێناز و نیازی خۆشەویستان ئیلاهی بە ناو یادی تۆ دەست پێ دەکەین جوانترین و ڕازاوەترین سڵاوەکانی ئێمە پێشکەش بە ئێوە بینەرانی ئازیز هاودڵان و هاوزمانانی خۆشەویست لە هەر جێگایەکی دنیاوە بینەری بەرنامەکەمانن هیوادارم حاڵ و باش بێ لێو بە بزە و دڵشاد بین ئینشاءڵڵا بە دیمانەی ڕۆژێک لە ئاوایی لە زنجیرە بەرنامەی کانگای ژیان لە خزمەت ئێوە خۆشەویستانداین ئەو ئاوایی کە لە پشت سەری من دیتان ئاوایی توان سربەبەخشی لاجانی ناوچەی پیرانشارە تقریبان 15 کیلومترێک لە شاری پیرانشار دوورە ئێستا لەگەڵمان هاوڕێ بن دەچینە ناو ئاوایی توان. جان ساق و سلامەتی دڵی ڕاستی ڕەحمە لە دایی بابت بخۆت چۆنی باشی قوربانی تۆ بم ئەمەش باشین شکور نێوت چ دایجان خەدیج دا خەجیجی خۆشەویست و ئازیز سەر هەمرم لێردا تێدەپەڕین دا خەجی لەبەرەو نیسەی لەسەر پلیکانان لەبەر دەرکی ماڵیان دانیش بوو زۆر بە ئیشتیا دایجان تەمەن و چەندە بەخوڵای نازانم هەمرم زۆرێ دی تەمە درێژ و لەش ساغ بی ئیشەڵڵا قوربانت چەند منداڵ تێدا وەڵا نۆم هەیە خدا پێت بێڵن یاڕە بێم و زەماوەندیان کردوویت دەوەر بن ئیشەڵڵا لە نێو دیدانە یا ڕۆیشتون وەڵای چۆریان لێرە ناویدی کچن ڕۆیون ڕۆی بن هەر بەختەوەر ئیشەڵڵا دا لە مێژە لەوە ئاواییەن ئەرێ وەڵڵا ئەگە من هاتوم ئەو دێ منداڵ بوومە نەچمەتەی کوێ دیکەنە زەماوەند دوو کرد هاتنەیێرە یا پێشتر هاتبوون لێرم کرد لێرە ئەلی نوێت هەروساغ بە ئیشەڵڵا دایجان باسی قەدیممان بۆ دەکەی لە واوای یا وەز و زیندگی و کاروبار و چۆن بوو واللهی الحەمدای گەلە خۆش بوو ویسحەتن ئەرێ وەڵڵای چ دەکرد کار و چ بوو ڕۆژێ واللهی کارن ئەوە بۆ خەرچی مەڕوو ماڵی بوون ئەرێ وەڵڵا لەگە ماڵە خەزورتان بوون نە وەڵڵای لەگەڵ ماڵە خەزوریشم نەبووین جودا ببوونەوە لەوەڕە وەڵڵا بابم بە تاقی تەنێ بۆ تا قەڕحە بوو هەمرێ خوڵای کرد ماڵەکە پەرسو بڵاو بوو خدا لێی خۆش بێش بۆ خۆممام بۆ خۆشم مێردم کردووە الحەمدای کوڕم هەیە و کچم هەیە و ئەرێ وەڵا دەنا بەخوڵای بە کەسەوە ماندوو نەبوون بە کەسەوە ناڕەحەت نەبوو داخەجی جان فەرمووتان نۆ منداڵ و هەبووە کاروباریش وە بوو چۆن بە منداڵان ڕادەگەیشتن چۆن تاک وەڵڵاهی چاکم دامەزراند بوون و بە هەدەب بوون و چنۆک و خراپم پێر نەکردبوون چۆنیان پێ ڕادەگەیشتی دەمەگە چکۆلە چکۆلە بوو چاک وەڵڵاوان پێ ڕادەگەیشتم بۆمان باس کە چەندی بەیانی هەڵدەستان منداڵی ساواتان چان بەڵا لە من نەدەترسان ئەگە زۆر چکۆلە بوو نەگەرە دەم نەدەترسان وڵاو دەمیشە لێیان نەدەترسان منداڵە ساواکانی بچی من خدا پێت بێڵن ئینشەڵا هەردووکیان بووکتن ناوەڵ ئەوە بکمەوە نەوەمە خدا پێت بێڵن یاڕە لە دای بابت لێوان و خۆشە لەگەڵ بووکە ئەرێ وەڵڵا نەوەکانیش کە هێندە خۆشەویستن بە قوربانی هەمان بم زانەکە ئیشەڵا ئیشەڵا سێبەرتەر لە سەریان بمێنێ یاڕە وەڵڵا بە قوربانم ڕەحمە لە دایک و بابی تووش قوربانین تۆ بم دا ئێساش لە نێو ئاوای دانانی دەکەن ئەرێ وەڵام گەلێک ماڵ دەکەن و گەلێک ناکەن ویدی بە شتای خوانە ئەدی ئەوەی کە نانی ناکە لە چۆ دێنن نانەوەخانەی لێ دێ نێتێتە نێو دێ بە ماشێن دێ وەڵڵا بەڵام لە ماڵم گوێستانانی دەکەن ناوەڵا نانی ناکەین ئەوە چۆن کارن زۆرە نان بوو کاریان زۆرە نانی ناکەن قەدیم نۆ منداڵی بەخێو کردو نانەکەشی هەر کردو ڕستقەکەشی هەر ساس حەزرەت تێغەونۆ دانم بەخێو دەکردن نە سەڕیان بوو نە چەقام بابیان بابی چاک بوو دایکیشان هیچ نییە خۆم هەڵ نادەمەوە دایکشان ماشەڵا دەڵی زێرە دەڵی گوڵە لە ساسەری و دایکێەوە منداڵانەوە بێ سەریکە قەت قەتن سەر و تەقا نەبوو کەس پێن پێنەکتن دەکەنی و کەس
ماری پێ نەدەکرد الحەمدولله بەیانە هەڵدەستان و بابۆڵەیەکی ماسی بابۆڵەیەکی ڕۆنیان دەدا دەمدانی و مێلیم دەکردن چی نەکوتی هێندەم هێندا پێدانە دەهاتمونە دەچوو هەر منداڵەکانی جوان گەورە دەبوون خێنشی ماشەڵە ئەوە بوو پیان بۆ پێچکان بوو نەسەڕیان دەکردن ئانگزای خەڵکی دەبوونە لەگەڵ خەڵکی بەسەر دەهات الحەمدای بەختم زۆر چاک بوو الحەمدولله الحەمدولله ئیشەڵا هەروە بمێنی دا خەجی گیان ئیمانێت داتێڕ بام دا خەجی سێستا چارۆکەشی هەر لەسەر شانە و کەوای لەبەردا و بۆچی دای دڵم حیبە قالبم دیار دەبێ ئەی گیانەکەم کراسی بە سۆرانی و کەوا و بەڕاڵ بێنەتان بەڵام پێێنێ ناوەڵام نییە ئەوتان وەلا ناوە ئارێ دەیدا خەجی گیان دەست و چاوت خۆش بێ بابسم دوو کەلیمەش لەگەڵ بووکەکەتان و نەوەکەتان بدوێم بەس ئەیزنتان جازەیەم بێمە ئێرە سەلام عەلەیک باشی دادەی گیان سڵامەت هەربوو ساق بێ و بە دووربین بێ زەحمەت خۆتان دەناسێنن بەڵێ بەمنی جەنابتان شکریە دادە شکری عزیز و خۆشەویست بووکی داخەجیجی بەڵێ نێوان لەگەڵ داخەی جێ چۆنە وەڵی لە سا خوددا الحەمدە نێوان گەلە خۆش الحەمدولله دایک و کچان بەڵێ الحەمدولله لەگەڵی دەماڵە دای ئەرێ وەڵێ گیانەدایە دەمێ ئاوا چوچین بە تفەڕین نەکردو الحەمدولله ئیشەڵا هەروە دەمێننەوە الحەمدای کچی حێڵە و کوڕیەوە لەسەر باو نەوەی داخەی جنوایە خۆتان دەناسێنن مسۆیلامەنەوەی داوە خەجیجی سۆهیلا خانم زەماوەندی کردو بەڵێ بەختەوەر بمێن ئیشەڵا منداڵتان هەیە سۆیلا خانم ناوەڵ نیتانە پاس داخەجیز نەتیژەی هەیە یانانەوەی لەنگ و گەورەتری هەیە بە هایتی لەم نەتیژەی مثل لەم نینە من منداڵم نێ حەز نەوەی دیکەی هەیە کە منداڵی هەبێ و داخەجی نەتیژەشی هەیە ئیشەڵا کە خوددا منداڵێک دوو منداڵ سێ منداڵی جوانیش بدا بەنگۆ داز شکری جان بڕێکمان باسی کاری ڕۆژانەتان بۆ بکەن بزانین چ دەکەن بەانی هەڵدەستن لە چ دەکەن تا شەوێ جاتەش مردوشینە و شان بەڕێکردنە و سوزانم شوانیشتانەیە بەڵێ رێ وەڵە چەند شوان وەڵار شوێنێکن هەیە وانبەر و مەزران هەیە و فەعلە و بەرە و بۆ خۆشتان خەریک دەبن خەریکی ئەو کارانە یا بۆ خۆتان لە ماڵە دەمن و کارگەر و شوان دەگرن و ناوەڵام کار بەکاری مەزرانە هەر نان و تشتلا توشتێن هەربوو ساغ بێشەڵا چەند نەفەرن لە ماڵەدا وەڵایش 5 نەفەرین بەڵێ پس کارەکانی ماڵە شوێندە زۆر ناب دادەجان جگە لە کارەکەی ماڵە ڕست و ڕۆزی چلا عمل دێنن ڕست قۆرۆزی مەڕی دەدۆشین و دەیکەینە پەنیر و دەیکشین و دەیکوڵەنە دەیکەی لۆرک و دوارێڵە بەڵێ ئابرەکمان باسی و پەنیرە خۆشانە بە بکە پەنیری مەڕیدی بەڵێ ئەرێوەڵە پەنیری چەر دەبی بیلامانی بی پستێەوە دە حەزینی سوزانم چۆرەوەری زۆر ئەلانی ژۆ پەنیرە تەڕەی دەکوتن وەکو قەدیمیا دەرێ وڵی وا دەی کوتوی وا لە ڕەندەی دەدا و بۆ خۆتان دادنێنەوەی دی بەڵێ وە قەدیم لە پێستەی دەکەن ناوەڵە بەچی دەکەن دەتونگەن تونگاین دەکەن و بەڵێ ژێرە سمیتانە دەیشان ئەرێوەڵە خۆشە وەکو پەنیری قەدیم تامی خۆشە نەوەڵا زەحمەتە خەدیم خۆشە چونکە هەوێنی قەدیم هەوێنیان بۆ دەکتە حام بە هەوێنی ئیشکە هەوێنی ئیش تەر خۆش دادە کەنجە و پەنیرەی داخنەوە چەمانگ لە ژێر جزدا دەبێ 4 مانگ 5 مانگن ئەلها ئەو دەمەی ئەگەر تەواو بوو بۆ 2 تونگە بۆ 3 تونگە بەڵێ تقریبان دووەمین مانگی پاییزێ وڵی مانگی پاییزێ توانن کەڵکی لێوەرگن بەڵێ ئەو دەم ئیشەڵاتمە سەرێک دەدەینەوە بۆ پەنیری مەڕی نانی کوردستان هەیە بەڵێ ناوەڵام منینە هەر کردوان گۆفەر داش فەرمووی کە نانی دەکرد ناوەڵە 30 ساڵش دەبینان نەکرد کو لێرە شیش ناکەن ناوەڵی لێرەشم حیفنێ حیفش بێگە نەتوانی بڵێ چی خال بوو ساغ بێشەڵە دەتۆرە و یاردی دایکت بکە کولێران بکەن کەلانە جامش دێمە یاردێ بەڵام هەر بۆ خۆی ناکاتنا خۆمش دێمە یاردێ ئای فەقیرە دەڵم دایە خۆ قەدیم لاقێشە و پشتێشە و شتی باشەش زۆر کەم بوو بەو ڕۆنە زەنگەی وانە بەخڵایژم بەیانی هەڵدەستا تەشتێکی نەن ئەو ڕۆنە ئەمیرکەیە بە قوربانت ئەوەی دەڵم قەدیم هەڵدەستان تەشتێکیان نان دەکرد بەیانی ئەو هەموو مەڕ و ماڵات ئێستا کەس نەیدە کولاقم دێشە و پشتم دێشە ناوەڵڵا بە قوربانت بم ڕەحمە لە دایی بابەت بە قوربانی تۆ بم دایە جان دادە شکری جان دەستت خۆش بێ سۆیلا خانم جان دەستت خۆش بێ بە قوربانی تۆ بم ماڵوەدان بێ ئەوەش پێما بێ هەر نەوەی دایە خەیت جێوایە منداڵین گۆیە خدا پێتان بێڵە ئیشەڵڵا چاوی منە سەروەری منە اختیار و هەیە دەست و چاو خۆش بێ دادێ گیان دەست و چاو خۆش بێ ماڵاوایتان لێ دەکەم زۆر سپاس
سلام علیک ماندوو نەبنەوە قالب و ساغ بێ دایجان چۆنی چاوم بە قوربان باشش کورد سڵامەتی گەلێ ڕازی بی بە قوربان مەمنوو ماندوو نەبن قالب و ساغ بێ ئینشەڵڵا دایجان خۆت دەناسێنی نێوت چێ نێوم هەمینە دا هەمینی خۆشەویست و عەزیز خەریکی چ بوون دا هەمین خەریکی مەڕینەوە مەڕی دەدوەشین و پەنیری دەکەین و مەشکەی دەژێنین و ئەی قالب و پیاوان بەڕێ دەکەین و نان چان دەدەینەوە پیاوان بۆ چۆ بەڕێ دەکەین بۆ مەزرایە ئەوەنی لێرە نەجارێ ئەی مەزرا پیاوی مەزرایشتان هەیەوانش لە ماڵن کاکە هەرێ وەڵات نان چان بۆ ساز دەکەین و شێوان بۆ لێ دەنێین و ئەوالانەدی ئەی قالب و ساغ بێ ئینشەڵڵا ئەحەنەوە کاتی مەردۆشی نێبوو ئاریاڵەوەی مەردۆشت دەی دایجان لەگەڵ چێ خەریکە نەخان دەگەڵ بووکم و کوڕم و ئەدی وکە شما لە ماڵەیە لە خەریکی کاری نێو ماڵ ئارێ وەڵام کاری بەندەر و مەزرایە و شیری دەدۆشین و پەنیری دەکەین و ئاو شیرە دەکەنە پەنیر هەموو دەکەینە پەنیر و دەکەینە ماست و ئەدی بۆ فەعلانی بەڕێ دەکەین و بۆ خۆن لە ماڵ دەخۆین و لێشی دەفرۆشندا ناڵە لی نافرۆشین بۆ درێ بکەم بۆ خزم و دۆست و وەڵا بە پیاوەتی دەنێرین و بۆ ئەوانەی لە شار دەحەرزی و ئەوانێ ماشەڵڵا ماستی مەڕیش هێندە خۆشە و پەنیری مەڕی هێندە خۆشە و وەڵامیش لە خوددامە بۆم بنێرن لە دێرا هارێ وەڵا دەست و چاو خۆش بێ ماڵوە دام بێ بالەگە کاکەش قسام بکەم مەمنونم سەلام کاکەی جیان سەرچاوم بەخێر خۆ ئابێ ماوبەری ڕوتان لە دووربینەکەی بێ ئەوش مەڕە جوانەش ماندوو نەبی کاکە بەخێرێ سەرچاو چاوت خۆش بێ مەمنون کاکە جان خۆتان دەناسێنن ئەم نیوم شەریفە کوڕی کاک محەممەدی توانێ کاکە شەریف گیان خەریکی چ بوون کاکە وڵایە ئەو مەڕێ ئەوە شێوێ ئێوارانە لێ دەخڕم بۆ مەزرایەتە بانی سەعات دەی نەیێنمەوە شێ بۆ خۆتان لەکین دەمێنەوە ئارێوڵا بۆ خۆمالەکنی دەمێنەوە بانانەوە دەماندەهێنەوە ئەو دەهێنینەوە دەیدۆشین و دەنوێت تا ئێوار ێوارە دیسان سەرنە دەی بەمەوە بۆ مەزرا ماشەڵڵا مەڕەکانی چەندە بەسپۆڕن ئارێ وەڵڵا ماشەڵڵا مەڕانەش چەندە بزۆزن کاکەەوە بووان ئەوە لە بەی وەزان دەرزیان لێ دەدەین لە بۆی وابەت فەڕن وەزانەمە لە بێدا شڕات ئارێ وەڵڵا شانسنێتانیم بۆ باسە سپێەوە دەزانن لە بێداشتە ڕاهات ئەوە مەڕەکان لێ حاڵین دەرزیێ وا دەکەن وەزانم گواتونە ئەگە دەرزیان لێدەن و ئەوە لە بۆی وابەت فەڕن گیانە کاکە جان ئەحان ئەو کارێنگۆ کە مەڕەکان دەگرن و خوشکم داهاندۆشە چی پێ دەڵێن حەسلی خۆی ئەمنەوە سەربێرە دەگرنەوە ئەو خانمەژەوە مەڕەکەی دەدەوە پێی دەڵێن بێر بەوی دەڵم بێر یا بێری بە ئێوە دەڵن سەر بێر وایە ئەوە مەڕی بێر دەکەین شیرەکەشی دەدۆشین بێر دەکەن ئەگەر هەڵە نەکەم ئەگەر هەڵە نەکەم قەدیم کە لە چۆستانی دەمانەوە ئەو شوێنێک کە لە سەریشی دادەنیشتە بۆ پێما بێڵای شەروای پێدەم پیان دەکو بەردە بێر پێ دەڵێن بەر لێرە بەرد نەماوە نازام چێدا ناوە چون لە هەر لە نێو ئاواییە دان ناوە ئەوش بەردە بێرە کاکە باسی ئەو مەڕوشەوان بۆ بکەن کە دامبەنە چۆستان چۆن لەوێ ئاگاتان لێ دەبێت لە شاخی تاسبێنەکەی دێنەوە ئێرە ئەگە شێوارە ڕۆشتین بۆ شاخێکە شێوێ نووسن دەستبێنێ دەملی مەڕێ دەکەین بەنێکە پێی دەڵێن دەست بێ دەملی مەڕی دەکەن بەکە پێنج جەش بۆی دنیا تا ساعت 12 شەوێ ئاها لە ملی مەڕەکەی دەکەن و لە دەستی خۆی دە شوانەکە لە دەستی خۆی وڵات تا شەوێکە مەڕەکە شەوێ ڕۆیی ئەو شوانەیە هەڵدەستێنێ وە خەبەر دێ ئەوەی کە بەیسلا دەستبێنەکەی دەملیدا ئەگە بڕۆ مەڕەکەی دیکەوە دوای وەڵڵە دەی دەست و چاو خۆش بە کاکە جان قالب و ساغ بێ سلامەت بی مەمنون زۆر سپاس چاو خۆش بێ جان ماندوو نەبنەوە قالب و ساغ بێ تەشکر دەکەم من گۆش بە خێرن زۆر سپاس ماندوو نەبن خۆتان دەناسێنن کاکە جان بەڵا ئەمن حەسەن حەزیزی خەڵکی پیرانشارینمان مەڕدارینەوە دێرە هاتوینەتە دەگەڵ ئەو ماڵە دوو بنەکین کاکە حەسەن ئەرێ وەڵا ئەم ماڵم لە شاری شە و لە دێشین ئەجا کەژاوەزیشن هەیە و بەڵام بخۆم لە شاری دەمێنینەوە کاکە حەسەن جان هەر وەلە دیێرە بوونە وڵی بەلەدی سۆفیانێ بووینەگە ئینقلاب هاتەوە ماڵ هاتو تێرەی هەر لێرە بووینە تقریبا 10 ساڵ 15 ساڵ دەبی ماڵەکە بنەیەکن چۆتە شاری ئەمە حانەکان بخۆن لە شاری زیندەجێ دەکەین باقیش دێنەوە سەری و ماڵە ئامۆزاوشتن دەدەین و مەڕەن دەگەڵەوان و مەڕی مەشە و ئیوانیشە لێرە بە زەمین و باغ باغات شاوەرزی باغم هەیە کە شاوەرزیم هەیە چاڵی هەمیقن هەیە کوڕم
محلی من مهندس هات شوی دەکەین دین خدا پێتان بێڵ زەوی زارەکەستان چاندووە لە وڵا زەوی زار چەوەندەرن چاندووە گەرمن چاندووە ئەدی دێمەکاریش نۆکن چاندووە و کەشاوەرین هەموو شتێکن الحەمدولillای هەیە لە بەهای ڕا تقریبان تا ئاخی هاوینە لێرە دەمێنەوە ناوەڵا ئەمن بۆ خۆم هات سوێ دەکەم ئەوە مەسەنم ئەو ماشین ئەو سایپایی منە بەسەرن دێمە ئێرە هێواران دەسمەوە بەیانان دێنێ ئێرە بخۆم بە کوڕەکانم و هێوارانی دەڕۆینەوە شاری زستانە مەڕوشتەکەی لە شۆڕادەگرن کە بە خۆتان لێرە نامێن لێرە هەل لێرە دەگەڵ ئەو ماڵە ئامۆزان دەگەڵەوان ماڵ ئامۆزاکە تێکەڵان وێگرا تفاق خوشیان بۆ دادەنین وان زەخیرە دەکەین و ئەوە وێگ ئەوە سەر پێکەوە ناو دوو بە دوو بخۆن نەمە هەرتێک ماڵ و بەخێوی دەکەین و خال بوو ساغ بێش دێڕازی بیاڕ کاکە جیان قەدیم دەچونە چۆستانە ئەرێ وەڵا ئەو وەختی ئەمە ئەوڵە دەچوینە چۆستانە دەچوینە گۆرانجێ دەچوینە حاجی برایمی دەچوینە چادرێ ئەمە بەی مدەتێکی زۆرە حالەمەکە یەک زەیدی خەڵک نەچۆ شۆستانی مەژماینەوەی ئەلحانی دەنا 2 ساڵەوەی پێش لە گردەسووری هاتن پیاکردن کوتیانم گوت ئیرادی ئیجە چادری و هەر ماوە ئەگەر کوونیە دێن دەنا بیدەن بەمە بیششاڵی ماڵە ئاغای دەگردە سووری کوتم وەڵام دڵم نابیدەم بە هیچ کەسێکی خەڵکی دی مەڕداری دی ئیسفادە لێ بکەن گو دەستن دەیشێڵن زێساژی خەڵکی دەشێڵن ئەم قبوڵم دێم بخۆم نەچوم دەگاڵیان مەسەن بە نێویوانی بکەم ژیان لە چۆستانێ چۆن بوو کاکە لە چۆستانە چاتر بوو چون هەوای فێن کە مەڕ و ماڵات جوانترە ئەلحان مەسەن ئەو خەڵکەی لە چۆستانەیە دێنە بازاریش ئەگە مەڕی چۆستانە دێتەوە بازاری لە چاو مەڕی مەدوو بەرامبەر هەم قیمەتێ دەکات بەرخەکەشی مەڕەکەشی ئەوە دەلیلی لەسەر لە شۆستانی لە بەڕی خۆشترە و فێنکترەوە دی ئەم ئایدەوە ماوینێتەوە لێ مارەکە گەورەتر و قەڵەوتر دە ڕست و ڕۆزێکەشی زۆر بلا ڕست ڕۆژشی پتر دەبێت باڵە چۆنی ڕادەگرن لە چۆستانە و ڕست و ڕۆزی وڵا لە چادرێ ئەوە لە چادرێ ئیمە قەدیم جێچان دەگرتەوە لە قلنجکێکی چادرێ پیان دەکوت جێی پەنی ڕست خوشتی بەردیان دادەنان بەردی دەپانیان دادەنان و ئەو وەختیش ڕسقدا پێستی حیوانیان دەکرد نەماوە ئێستا ئەحانەوەڵحان لە دیوەڵ هەدە تونگانی دەکەن و بتوانین لە یەخساڵی نێن و جێشی فێنک دادەنێن و جا ئەو وەختی ئینی دەمە دایکم وانە بوو دایکم دەیهێنا لەسەر بەردی دەپان ئەو وانێکە پێستی زایایی بزنێ با یایی مەڕی بە بۆ خۆتان کەوڵ و دەکرد پێستەکەتان خایان دەکرد بە ئیسرایی خواردان کورد دەری دێنین ینی خاوان دێ دەکرد وەکو شوشەی جوانیان دەکرد جا دوار بەسەر چی ئەو پەنیریان دەنێ و پێستەی دەنا هەتا مثلا ئەگە دەهاتینەوە مثلا لە چادرە ڕادەن ناردەوە ئەو وەختی خۆ تەراکتۆر شتیش نەبوو حیب نەبێ هەر بە وڵاغ شتی دانی ناردەوە لە دێ لە پێستە پەنیرەکان دەردێنا و وردیان دەکرد و حرزیان ئەو دەمەگە دەهاتنەوە دی پەنیرەکان وردەکرد داخنی لەوێ وردیان نەدەکرد نا لەوێ بە سەرچی دەهاتەوە لە شوێستانێڕە ئەگە دەهاتەوە دێجا بیلامانە خۆڵیان هەڵدەکرد و لە سەرچی ئەو لەو پێستان دەردەهێنا دەرێ و لەسەر مەجموعاندا شتەوە و ئەو دەبیرە منە وردیان دەکرد و دە کوپان ئەو وەختی قەدیم مەلحان کوپەژ نەما دەچون کوپان لە سندوسی لە مەسەن لە لایمیان دوایوانە کوپان دەکری ئەو کوپان دە تەندورێ دەنات ڕۆژێکی هەتا بۆنەکەی بڕوە ئەو جارەکاندان هێنا دە کوپان دە پەستەوە و زستانش دەریان دێنە ئەمە هەان دە تونگە ئەو تونگە سپێر چون بێدار دیار تونگەکەی پتر تەهید دەکا خەڵک هەدە تونگان دەنێ و زیاد بە چەندەش خۆش بووە و پەنیرەی پێستە و پەنیری کوپە ئەرێ وەڵڵا ڕاست و شیشانە دە کوپەیدا ڕادەگرێت بەحزە ماڵێکی دەوڵەمەند باە شیری ئەو وەختی شیریان دەتونگان و ئەلحانی ماڵە خۆنەما لە ماڵە دە قودولەی نوۆشابینە ئاخیری شیری لەوانێ بڵین 20 دانە 30 دانەی ئەمە دە قودولەی نوۆشابە یەک چیلۆیی دە ئیخساڵی دەنی دە دەستانێدا ئیسفادەی لێ دەکەن ژندێن دەیکوڵێن و دەکەینە ماست شیرەکە دەویدا شیرە دەوێدا دەمێنێتەوە تا مشکلی نابێتن ئەرێ وەڵی ئەو شیرە دە قودولەی نوۆشابەیدا وەکو تازە ئەوڕە لە مەڕی دۆشی ببیێنی وەسەرینێ ئەوە ئایدی ئیسفادەی لێ دەکەینی کاکە خەڵکی ئەو ئاواییە زیاتر هەرمەڕ و زیاتر کە هەرمەڕمان دیۆرمەڕان هەیە ماڵاتی گەوران نێ وەکو مانگاوش ئەوڵە خەڵک ئەو دێ گاڕانی دەڕۆی مەسەرن یەک نەفەریان بەعینوانی گاوان دەگرت دەسۆ شاخی ئەمە ئەلحانەکانە کەس وڵی یەک دوو ماڵ مانگیان ماوەدەنە کەس مەڕی زیاتر مانگای نەماون مانگا وەکو مەڕی لە چۆستانە ڕناگیرەوە خێرنەوەڵە ئەو لە دێی دەبوو ئەو لە دێی بە دەستە زەمحی خەڵکەکە یەک نەفەریان دەگرت بە عینوانی گاوان
ئەو گاوانم هەموو ماڵەکانی لێ دەخوری هێوانانش دەهێنا و هەر کەس مانگای خۆی دەبردەوە ماڵە خۆی ئیسفادەی لێ دەکەین ئەمە ئەلحان نەماوە لە دیمە نەماوە نازانم لە جێی دەدیش ماوەیان ناوچەکە چون زۆر چۆستانی و خۆشە زیاتر فقط مەڕیان هەبوو مەڕ و بزنێ ئەرێڵ بۆ شاخی مەڕەکە چاتر خۆڕادەگری مەڕ هاتینە ماڵە یەکێک لە بەساڵاتچوانی ئاوایی توان لە خزمەت ماماغای خۆشەویستداین لە ژێر سێبەری دارە تویەکانیشەوە هەروە بەردەبنەوە کراسە سپیی منیش جوان لە کەی تویەکانی لەسەر دیارە دی وڵا نازانام چ بڵم باز و راپۆرتەکەمان پێک بینین تا لەوەی زیاتر تویەکان بەر نەبوونەوە بەسەرێمەدا مامەجیان باشن شکر سلامت زۆر باشین سەلامەت بیشەڵە الحەمدولله ئیشەڵڵا هەر باش دەبێت یا ڕەبی بەخێرێن باشن الحەملای مەمنونم مامەجیان سلامت بیاخدا نێوتان چێ مامە بەڵێ نێوی جەنابتان بازیت ماوە بازیدی عزیز و خۆشەویست ماڵە چێتان پێ دەڵن ماڵە بازی نەسرڵای ماڵە کاکە بازیدی نەسروڵڵاهی تەمەنی چەندە تقریبا مەم چینە هەشتانەوە ئەوە من درێژ بنیش ماشەڵاوا لێ بە بزەم لیباسێکی شیک و توکردشی دەبەردایە هەمیشە ڕاوەشیک و لەبارن ماما ئامیشار ئەوە بێ بێکارمی دی چ بکەم کاربوو ساغ بیش کارم زۆر کردوە خلاص ماوزلان مەزبورم دادەنیشم و الحەمدولله ئیشەڵار قال بسا ئەملای منداڵی چاکەمێ بۆ خۆت پاڵم داوەتەوە لە چەند منداڵتە ئێمە بنجێ وڵا پێزدانە پێنج کڕ و سێ کچم هەیە ئەگڕەبی خوددا پێت بێڵن هەژ منداڵ لەکنت ماوە نیاز زەماوەندیان کرد دەکانە مێردیان کردووە منداڵیان هەیە و الحەمدولله کوڕەکان کوڕەکانی هەموو ژیانی ناوە خۆشبەخت بن ئیشەڵڵا پیرێژ نەماوەتەوە ئەی خوددا پێک و بێڵە کوڕێکم لەکنا خوددا پێت بێڵن ئیشەڵڵا ئەوی دوو منداڵیانە وردە و دە کاسپێ دەکا و ئەوانی بخوابوونە دەکات منداڵەکان خەریکی چنە منداڵەکان یەکیان ئەوە دەوەزارەتی داوی دویان محلی من و یەکیان دەبانجێدایە و الحەمدولله پەرزدارە لە خانێ و ئەوان الحەمدولله وەکی باسییان کرد کاکە بازید و بنەماڵی کاکە بازید یەکێک لە بنەماڵە سەرکەوتویەکانی ئەو ئاواییان پێنج دانە لە منداڵەکانەگە هەڵە نەکەم بە جۆرێک کارمەندی هەرێکی لە بەشێکی دانێک پەرستارە مامۆستای زانکۆیان هەیە کارمەندی بانکیان هەیە کوڕێکیان لە وزارەتی کشوەردایە لە تاران ئەگە هەڵە نەکەم خوددا پێت بێڵن ئیشەڵڵا مامەجان سلامت بیا خوددا مامە چۆن بۆ منداڵەکان دوێراوەی کە ماڵتان لە ئاوایی بۆش لەوانەیە ئیمکانات کەم بوو بێ منداڵەکان ئاوە دەرسیان خوێند و شکور بەو جێگا گەیشت الحەمدولای خوا بە زیادیان کە من بۆ خۆم کارەکەم کردووە و ئەوانیشم ئازاد کردووە بۆ خوێندنێ دەدناردنە شاری بۆ خوێن ناوەڵا لێرە هەتا لێرە خلاص بە گەلێرەش خلاص بوون خانم بۆ گرتوونە لە شاری خوێندویانە ئەتاوە کە تقریبن چەند ساڵێکی پێچێتە وانێک پەیدا بوو چی پێ دەڵێن شەمانە ڕۆژی دەنا شەمانە ڕۆژی لەبەو دەمی خۆت پێت خۆش بوو بخێن خانم بۆ گرتوونە و دەستیان بە خوێندنی کردووە و ئەڵبەتە خەرجیشیان هەبووایدی الحەمدولله خەرجێکت دەدا کار و کاسبیار دەکرد زۆر ئەوانی پیاوانە خوێندووە شکوڕی پێشکەوتن نەگرتن ئەوانیش دیارە بە دڵەوە خوێندویانە قەدرزانی زەحمەتەکانی بابیان بوونە کە بەو جێگایە گەیشتن سەرت دەدەنەوەی دیمامە وەڵا سەریشم دەدەن و هات شوێش دەکەن و ئەلحەمدولای ئەوە لە دوسێکیان لە خانێنە یەکیانەوە لە تارانی هەموو ڕۆژە زەنگم بۆ لێ دەدا چۆنی با بە باشی سەلامەتی ئەوانە ئاوە دەبێت جوابی زەحمەتی دایک و باب بدەنەوە ئەو لە تاران ئەو لە خانیە بابیان لەو ئاواییە لێرە دەژی هەموو ڕۆژێ هەر نەبێ هەموو ڕۆژە حاڵت دەپرسنی دی دروستە ناتوانم ڕۆژە سەردن ڕۆژێجارێکی لەو پیرێژنەی دەپرسن داوازت چۆنە داخانم نەهاتۆتە لاشمان
ئەوە داوەنیا خەریکە وردە بێش کوڕە فەقیری حتمان وەکو ماماغا خۆی دەڕازێنێتەوە بێژ زلێکی کوردی لاقینینە بەخۆ نەخشکە دەی بڕوە جانە باش دەبن ئیشەڵڵا ماشەڵڵا تویەکانی شەروا بەردەبنەوەتە ئەو تویە جوانانێ ماشەڵڵا ماشەڵڵا مامەجان لە قەدیمەوە هەر لەو ئاوایە بوونە تەقریبی منداڵ بوو ماراتومەیە لەرەوە هەر لێرە بووم باسی کاروباری قەدیممان بۆ بکەن وەڵای باسی کاروباری قەدیم بۆ خۆت دەزانی ئەو دەمی وەڵام مامەجانە من نازانم ئەمە ئەو دەمی بە جووت و گای جووتن کردووە بە مەڵغانەی جان درووە ئارزت دەکەم بە شەنە و درمغی خڕن کردوێتەوە بە خەرماکوپی نەبوو بە ژێرەی وردن کردووە بە گاژێرەی گاژێرە وەک مەسەلەن هەم وڵاغا جەلەکەی پێداون بە شەنە سەڵە ناویشتووە زۆر پێدەچوە کاروبارە تا تەواو دەبوو ماما تقریبی پاڵی و پای جێدەدا تا خلاص دەبووی ئەلان بەڵام زووتر تاوا دەبێتی ئەلعان تقریبا بە مانگێکی کابراوی زۆری بێ باگێکی ناگری بە دوو ڕۆژان خلاص دەیدرویتەوە بە دوو ڕۆژان دەژووری دەکە ئاسوودەیە وەلی زەمانی خەدیم وەڵا ناڕەحەتی زۆر بوو کابرا دەبا هینامای لەوێ هەڵی ڕشپا بە گاژێرەی ژێرەی کردباوە بە شەنەی هەڵی ئاویشپا و دەردەسەری زۆر بوو بەرهەمەکەی و دەم باشە ڕوویاە زەویزارتان ماوە بەڵە ماوە پێرا دەگەنی دی ئارە وەڵان هاتی چاتریش پێرا دەگەن کاسبی چاترە و حالم چاتری پێڕا دەگا و وەسیلەی چاکەیە و تەرەختونە و ئەوە دەڕاستەیە و ئەوە شتی چاترێ وەک جاران نییە کابرا درمەغێ بکا و شەنەی بکا و ئەلحانە الحەمدلە ئیمکانات هەیە و ئەلەوە قەلب ساغ بە ئیشەڵڵا ماما باسی ئەو بنەماڵانە ئەو تایفانە و عەشیرەتانەی کە لەو ئاواییە دەژین بۆمان باس بکەن وەڵای ئەوانە لە قەدیمەوە ماڵە ماخدری لێرە بوونە ماڵە مەلا ڕسووی لێرە بوون چ تایفێکی بوونە وەکو سەید و مامەش و مەنگوڕ و سەیدن نمال ئەملای مامەش بوون و ئەز لە ئەرز دکەم مامەش بوونە دەنا مەنگوڕشی لێ نیە سەیدی لێ نییە دەروێشی لێ نییە تقریبا ئەو ناوچەیە پێما بە زیاتری هەر مامەشە وایە ئەرەوەڵا ساغ نێوان و پێکەوە ئیوا دەڵە مەرزین بووی وا دەڵە نازانم کەڵ هوڕ بووی وا ئەوە دای بە دایبەیە بۆ خۆتان ستایفێک بۆ خۆت مەرزینگی مەرزەنگی قەلب ساغ بە ئیشەڵڵا نێوان و پێکەوە چۆنە لەگەڵەوە خەڵکەکەی خۆشە ئەرێوەڵا ئەملای نێوان زۆر خۆشە ئەمن بۆ خۆ ماڵم ئەوە لێرەیە چوار برازان بۆ تەماڵیانەوە لەو بەرەوەیە ئامۆزا کە بۆ تەماڵی هۆ لەو سەرەیە چوار پێت ماڵی لە نێو ئاوایدا خەڵکەکە هاتوچۆی باشە وەکو قەدیم کە هاتو چۆشیان هەیە و نێوانیان هەیە و ئەلحەمدلا شەڕ و شوورش لەو دیێرە ناکرێ حالم تەباپیکەوە الحەمدولله شەو نشینی لە ئاوایی بەڕێوە دەچێ قمارەکانی قەدیمی شەو نشینی وەک جاران نەماوەیان کەس ناسە ماڵە کەس ئەگە خڕ بووینەوە لە مزگەوتی خڕ دەبینەوە تەکبیر و قسێ شتێک دەنا حالە حانە کەمتر دەستە ماوە جۆرابێن و شێژ ناکەن ناوەڵا نەماوە جۆرابێن وا فەوتاوە نەماوە حالم جۆرابێنی ناکە لەبەر خوێندن و لەبەر ئەو گوشەی و لەبەر تەلێڤزیۆنێ و کابرا تەلەڤزیۆنێ دەگرێت هۆشینیان میوانەکەی بەخێراتن کە قەدیم چی قەدیم لێ کۆ دەبوونەوە ستان دەکرد خڕدەبووینەوە جۆرابێنن دەکرد و دادەنیشتین قسەن دەکرد و بەعزە کەسێکی قەدیم حەقاتی بۆ دەکوتین و ئارە وە بیر دێتەوە لەو حەکایەت و چیرۆک و مەتەڵۆکەش نەوەڵا من لە بیرم نەماوە بۆ خۆت بۆتان نەدەجێڕانەوە ئاڵا بۆ خۆم بۆم نەدەجێڕانەوە ئەدی ماما ئەدی هەم بخۆتان بۆنەوەکان ناژێڕنەوە کە و چیرۆک و بەسەراتە کۆنانە و قمارە کۆنانە نەفەوت دەژێڕینەوە دەڵە جا کۆڵەبا بە زمانی قەدیم ئیمکانات نەبووە مەزبور و دانیشتوونە حەقات و کتووە حەقات و کتووە ئاوەتان جواب دەدەنەوە گە بوان ئەلعانەکانە ئیمکانات هەیە کابرا دێنە گوشێ بەگوێ بە دەگەڵ تارانە قسان دەکات دەگەڵ خارجی قسان دەکات نەزمی چاکە هات و ماقاتی نەماوە نەماوە بۆ هەن ناوانی جۆرابێنێ نەماوە گۆریەندا دەناتانی وەشەوی جۆرابێنن دەکات دەنا مامە مەستا ماڵمان لە شاریشە بەڵام مەگەی کۆ دەبینەوە نەنکم مەتەڵۆکەمان لێدا دەنێتەوە ئەخەنەن کرد ئەلبەتە شاد شتی چاتر لە بیرمابی ئەمن لە بیرم نەماوە
لەگەڵ کاکە محەممەدی عزیز و خۆشەویست هاتیینە کندارە تویەکەی کە نەختێک لەسەرەوەی ماڵەکانی ئاوای توانە و وەکی باسییان کردو ئەو ئاواییە بەنێو ئەو دارە تویە کراوە. کاکە محەممەدیان دەکرێت زیاتر خۆتان بناسێنن؟ باڵە ئەمن نێو محەممەدە ماڵە برایم حاڵیم پێ دەڵێن لەوانەیە 56 ساڵە ماڵن لێرەیە. تەمەنی خۆتان چەندە؟ تەمەنی خۆم 70 ساڵە. تەمەن درێژ بن ئینشەڵڵا. پەسەر بە منداڵی هاتوونێ؟ ئارێ وەڵی براکشن ساڵێکی لێرە بوو براکن لێرە بووە. ئەو چەلەکانە ئەو دارەتوە زۆر لە مێژە نەفرێک حمری 120 ساڵ بووە گەمرد. لێ خۆش گەر ئەمن هاتوومە تا ئەو دێ کوتی ئەوانە پێشەش غەڵەت بوونە. کوتی ئەو دێ چۆل بوو. وردە وردە ئەو دۆیە ئاوەدان بوو ئاغاد ئاوەدانی کرد. کوتی مەڕ و ماڵات هاتە ئێرە کوتی غەڵفەکانیان خوارد کوتی یا دوو غەڵب ماون یا سێ. ئەو دارەتوو بووە وازەلام بوو. ئاوی ئەو دێژ لەو بندارە توێ ڕادێدەنا نە ئاو دەدرێن نە کەس ئاوی بۆ دەبا هیچ شتێکی دیکە. ئاوەکە لە شۆ ڕادێتە بنەو دارە توی بن هەرزی ڕادیە. ئەو دارە تۆ لەسەر ئاوەکەیە ئاوی ناتە دەبنی. سەر چاوەکەی بێسلا دیار نیە مەسەن ئاوەکە بێرەدا دیار. وەڵا سەرین چاوەکەی دیار نییە. جادیەوە چەند ساڵە ئەمە دیتوونە ئەو خەڵکەش بەهرەی لیاڵ دەگرێ توی لێ دەخوا خەڵک دێتە سەری ئەو چل بزماری لێ دەدەن دەبینی منداڵک دەترسێ. بەیسلالی باسی منداڵین لێ دیارە کە بیزماریان لە بەیس لەسەر لیباسەکان داکتەوە بۆچی لێ دەدەن؟ وەڵای ئەوەی دەبینی منداڵک نەخۆش دەبێت دەڵێن لە مەیە بە کوردەواری خۆن بزمارەکەی بۆ لێ دەبن بەعزێک چا دەبن بەحزێکی چا نابن. جا ئەمە زۆر جار لیان دەپرسین ئەوەی بزمارێن دەڵێن منداڵەکە چۆنە دەڵ وڵای چا بۆ منداڵەکە ئەوە دەبێت باوەڕم پێ. ئەرێوەڵ ئەما وەڵای ئەمە بۆ خۆن ماڵن لێرەیە خەت نهاتوون بزمارن لێ نەداوە باوەڕین پێی نەبووە. احتیبارەگە پیاو نەیبوو هەتیان ڕاست پاردووی کەسێکە بۆ پێتان زۆر کەس کتویانە بزمارن بۆ لێدەن زۆری منەتەیە بوون لێداون چابوونە. دەبێ باوەڕان پێ هەبێ بە دڵ و مێشک باوەڕان پێی هەبێ پاس ئەمە دی منداڵی دەمە پێچان نابندی دی نازان باوەڕن پێی نییە چییە. دەی کاکە محەممەدیان باسی ئەو دارە تویە و باسی ئەومان بۆ بکە بزانین چێ دێ بۆ تووخڕکردن لە ڕزا ڕادێن لە مەهاباتێ ڕادێن لەو دیانەی نزیکسی دەورەمبەری هەمووی دێن بەیانان دێن توی لێ دەکەنەوە زۆر لێرە دەبنی وا بە ئیسراعەت دێ چای لە بن دەخواتەوە هەتا ئێوارە ئێوارەش دەڕۆنەوە ئەمان بە قودرەتی خدای ئێوارە دەبینی دەنگێکی ڕەش پێوە نامێنێ بەیانان هەمان وەک خۆی لێ دێتەوە. ماشەڵڵا دیارە بەرهەمیشی زۆرە دارەکە زۆر بەربڵایەمە کە ئەگەر هاوکاران تەسویرەکەشیان نیشاندابێ لە نێو ماڵان ڕاکە داهاتی نێرە ماشەڵڵایەک بەیە کە دەڵە دەشت دنیایەک بوو بەنیوی ئەو دارە توێە بە قودرەتی خدای هەر کەسێکیش ماڵی دەبن کە بە سەلامەتی وە دەرناکەوێ نەخۆش هەر دەبێ وەڵای ساڵێکی عازی مراد دە 15 جوانەگای دەبنکن هەمووی مردن بەیسلا ئەو دارە شەخسیشە الان ئەو دەورام شتەکەی قەبرێ چێ بوونە ئەو شخصانە چێ دی ئەمە هەر ئەوام دیتونە دەنا نازانم چێ بوونە زۆر قەدیمین ئەرێ وەڵای قەدیمیە زۆر وەختێکی منداڵیان لێ دەناشتن خەبری منداڵانەوە تا لەوەیە. قەبرستانی تازە لەکوێیە؟ قەبرستانی تازە ئەوە لە دەوریان لە دەرەوەی دێە لە دەرەوەی دێ لێرەی دیچی دیکە مردوونانی ناوەڵان کەس لێ نانێژە ئەرێ وەڵا ئەوانەی هەموو هەبوو ئەو دێ. کاکە محەممەد ئێوە شاخوچێوەکانی و دەوروبەرە چوونەی دیوەکو پیاەکی بەتەمەنی ئێرە جاچمە ڕووماڵات و بربێت بە سیاحەت چوو بنوایە؟ ئەرێ وەڵا جا ئەمە زیندەجێ لەو شاخانە دەکەین لەو شاخ و شتەی گیان لەبەر وشت چی لێ؟ وەڵا گیان لەبەر شێوی لێ نییە بگەم گور ڕێ وشتی وای دەنا هەر بەڕووماڵاتی ئەو دێ دەچێ زیندەجێ لێ دەکەم. قەدیم چی لێ بوو قەدیم کە گیان لەبەر وشت بڕێک لە بەیسلا لە شاخوچێوەکان قەدیمەوە ئەمن هیچم لەو دیەی نەدیوە ناوەڵە ئەو ساڵ زستانێت جارێکی بزنێکێوێگە بەوەی داهاتوە دەنا نەندیوە منتەقەیەکیش نەبوو کە بۆ ڕاوێ بێت چون گیان ناوەڵان نەبووە چونکە ئەو منتیقە ئاوەدانە ئەو جوورە دەحبای لێ نابێ. کاکە محەممەدجان فەرموتان 6 ساڵ دەبێت لەو ئاواییە دەژین لەوەتی ئەنگۆ لێرە نا جێژن و ڕێو ڕسمەکان لێرە چۆن بەڕێوە دەچێت جێژنی نەورۆز جێژنی نەورۆز ئاوری دەکەینەوە بەحزێک داوە تێ دەکەن سەیر و سوحبە تێ دەکەن ئەو جوورەکە کۆ دەبن ئارێوەڵە بەجلی کوردیەوە بە ئارێوەڵە هەمووی بەجلی کوردیەوە شوێنێکی تایبەتتان هەیە بۆ خڕبوونەوە؟ ئارێوەڵە لا جاری وایە لە مزگەوتێت کۆ دەبینەوە جارکردنەوە شتەکەتان ئاورکارەکە وەڵا هەر کەسە لە منتیقی خۆی دەکاتەوە لەو شاخانە دەکەینەوە لە سەربانی دەکەنەوە لەو پژماڵەمە دەکەنەوە
ماڵە کاکە محەممەدیش نەختێک لە بەرەوەی دارەتویەکانە بۆیە دەڵەکن ماڵەمە دەبێتە لای سەرەوەی ئەرێوەڵا شوێنێکی جوان و بەرچاو سەرەوەی دێینە لەسەرەوەی هەموو ماڵەکانی خانوبەرەکانیش ئیە و ئاواییە پێماوێ هەر لەسەر شێوازێکی قەدیمی سازکران وای وا تێک نەچوو زێکیان چاکراوە ئەمە بازێکە هەر مۆدی قەدیمن خانووی بەرد و داری ئێستار لێمە ئارێوەڵای نیوەی دار و بەردوشتی وایە کاکە محەممەد یاد و بیرەوەری خۆش لە کاتی لێک خڕبوونەوەدا لەگە برادەرەکان ستاوە بیردەی کاتی قمارکردن دەکردە دیت هەڵوای بە شەقێنن دەکرد ئەوڵای بە شەقێن وڵا دەدید یەکدانن بە شەقان دەدا و هەڵداهاتە خۆی دە پشت نەفرێکی داویشت و ئەوە بە چەندان لێتان بە دوو نەفەر سێ نەفەرە بە دوو سێ نەفران لە نەفەرێکیان دەدا پێی دەوێران نەیدەکرد بە قیرا هەڵداچیت قەت وێتان کەوتۆ کاکە محەممەد گیان قەت وێتان کەوتۆ ئارێوەڵە سە جارشن وێ کەوتووە جاوە دەبوو چی کرد باو نەفەرێک کە بەیسلا بۆ هەموو حالەمەی داهاتن لێدن نەفرێکن دەکرد دەگەورێت خۆی دە پشتەوی داویست و وازن لێ دێنە لێخەی دەبوون ئارێوەڵە جۆرابێن و شت لێرە هەبوو جۆرابێنیش هەبووە ئەدی کڵاوی بڵقونیان دەکرد و ئەو چ بوو ئەویش دەدیت دو سێ نەفەردا دەنیشتن دەدیت کڵاوێکیان خڕ دەکردەوە هەڵ دەتروشکان ئەگەر لە بن کابرایان دیبە ڕێی دەکەوتن دەسرۆش لێچکێکیان شتێکیان لێ دەبەز وەری دەگەڕانیە هەتاوانێک کڵاوەکەی دادەنە ئەوە لە قمارە باوەکانی ئەو ئاوای قمارەکانی قەدیمن دەسوسا و خۆش بە کاکە یەک پرسیاری دیکە کاکە ئەو شتێکە لە سەرتانە دیارە پێ دەڵەن زامانەیە ئاغابان و لێرە لەو ئاوایە لەو ناوچەیە چ شتێک زۆر باو بۆ کە پیاو لەسەری بنێن وەک پێچ و کڵاوەکە قەدیم هەر دەسماڵ بوو ئاغابان و کەم بوو ئەمە ئەلعان ئاغابان و زۆرە دەسماڵ کەمە مەزور پێچ و کڵاوە ئارێوەڵە پێچ و کڵاوە ئەمە ئەلعانەکانە ئەوەی قەدیم خلاص بێ پێچ و کڵاویش نامێنێ خلاص دەبێ ئەلعان ئەو ئاغایە پێشەش برای هەنا هەتاوێرە بابی پێچ و کڵاوی لەسەر ئاغای دێهیار دەڵن ئارێوەڵە ئەلعان ئەم بۆ خۆم 6 کوڕمانە هەر بۆ خۆم ئاغابان و قەدیم لە چ تەمەنێکی ڕا ئاغابان و پێچ و کڵاوشیان لەسەر منداڵی دەن هەر لە قەدیمەوە ئەوە باین ئەوە جوانتریش دەبوون پێچ و کڵاویان لەسەر خۆشەویست و ئازیز ماندوو نەبنەوە بە کۆتایی چاوپێکەوتنی ئەو ڕۆمان لە ئاوای جوان و خنجیلانەی توانگەیشتین هیوادارم بەرنامەی ئەو ڕۆمان و ئاشنابوون لەگەڵ خەڵکی خۆشەویستی ئاوایی توان ڕەزامەندی ئێوە ئازیزان و خۆشەویستانی پێکێنابێت تا ڕۆژێکی دیکە و دیدارێکی دیکە لە ئاوایەکی دیکە هەموو لایەکتان بە خودای گەورە دەسپێرم ماڵاوە.